باندی نبی ئای بەخێر بێی سەرچاو بەخێراتی باشی دابڕێ لەکن دابنیشم فەرموو فەرموو دانیشە بەخێراتی خۆش سەلامەتی بەخێر بێی سەرچاو باشی فەرموو زغارە چ بکێشە سپاس دەکەم ئەگەر هەندێک ئەو هەوا خراپ نەبوو ئای بەسەرچاو چاوت خۆش ئەوەش ئاو ئای دەستەکانت خۆش بێ فەرموو دەست خۆش بێ سپاس ئافێتت بێ خۆشی سپاس دەکەم پێ دەچی ئەتو لە جێیەکی دوور هاتبی ئەرێ وەڵڵاهی لە جێشی دوور هاتیمە و ئیشم بە تووە بە من یا ئەڵڵا خێر چیشت بە منە ئیشەکەم بە تووە ئەگەر هاوکاریم بکەی منیش هاوکاریت دەکەم مەقسەدت چییە ئەم باش تێت ناگەم باش تێم دەگەی خۆشت لە جێلی مەدا پێ دەچی ئەتو بتەوێت تووشی مشکلەکەم بکەی و وەزعم تێک بدەیت بەعەکسەوە دەمەوێ وەزعت باش بکەم و جیرفانشت پڕ پارە بکەم ستا دۆغری پێم برێ ئەتو ناوت چییە و چت لە من دەوێت من ناوم ڕەجەبە و کوڕی کەریمیمە ئەو ناوە غەریب نییە لەکنەوە طبعا غەریب نییە کەریم ئەوەی سەباحی کوشت سەباح کاکە سەباح بەڕخسەت ئەم نیشم هەیە وەرە وەرە چێوە دەچیت دەبینم ڕەنگە تێک چوو برام ئەمن نە سەباحی دەناسم نە کەریمی دەناسم ئەمن کابرایەکی فەقیر و کاسبم لێم گە ڕێوازم لێبینە ڕاوەستە واحد ڕاوەستە خۆتم لێ مەکە شێخی سەنعانی واحد شێ بەدی گوتێ من ناوم واحدە و کو دەزانێ من ناوم واحدە ئەوە پێی گوتم ئەوە کاکە تو بەغەرەتی هاتێکنە من لۆ واز لە من ناینی ئەمن کابرایەکی کاسبم علاقم بە کەس دانیە دەزانم ئەتوو کابراکی کاسبی هەروەکی تەلەفۆن و عمومەتە پارەت تێنەکەی ئیش ناکەی ئەو کە تو لۆ واز لە من ناینی چ لە من دەوێ وەرە دانیشە وەرە ئەتوو یەک پرسیارم هەیە ئەگەر بە باشی جوابم بدەیەوە ئەوە قازانەکی باش دەکەی ئەگەر جوابیشم نەدەیەوە ئەوە ئەگەر ناچی یا تاقەکی دەکڕم لە سزن لە تەنیش بابم پارە دەمەوە ئەوکە پێم نارێ چی ئەتوی ناریتەکنە من دەبڕۆ وازم لێبینە دەبڕۆ واحد ئەوەی پێ نایەوە چ ڕیوی کلێک با بدەیت دەبە ئەمدو پێک بین بگەینە شتە چی شتە چ ئەو شتەی جوابی پرسیارەکەی منی تێداوی باغەرێت توش پڕ بکە زانمە تو مەقسەدت چییە دەتوێت تو بگەی هەدەفی خۆت و ئەمش لە ناو خینی بگەوزێنن وعد بی لێ نەگەڕم پەنجەکەت بەخین دابێ ئەو شیرتەمان جێ لێ بووە حەیاتم هیچ ناکە لۆمەی لێدێ بڕۆ لە هیچ کەی لێدا ئەوە کلاواتی خۆمانە ئەکە پێی نایە کورتی کورمادی بە چەندی لەگەرم پێک دەی 2000 وەی بەسەر چاو هەر ئێستا دەدەمێ نا حەیاتم 2000 نا بەڵکو 210,000 دیناری دەرێم 200,000 لە بەلاش ئەها سیزنەوی هەی تاژی مارەمە محەممەد ئەمینی هەزار ڕەحمەت لێبی لە چی لە مام محەممەد ئەمینی ئەدیبە نەخۆشی سەرەتانی نەمرد 200,000 20,000 گەلە زۆرە دەبڕۆکی دابەزە نا برام نا ئێستا مایتی دوو قەتعی مایە لێگەڕە بە ئامانەکە بڕوە وەرە لەگە ئەو کابرایی تێکە فڕکە ئێ برامە تو لە خۆت ئازادی لێگەڕە من ئیشم بەجێشە سمۆ سەری شێخ خوا حافیز وەرە وەرە مەڕوو وەرە وەرە وا بە ئەو ترسە شەشی پێک بین ئەتو کڕیارنی کاکە من دەڕۆم کڕیارم 10,000 دەدەمێ نەنگۆ کڕیارنی ئێستا 15 و تەواو زانی تو زۆر سەیری دەتەوێت ڕۆحی خۆم بە قوربانی 15,000 بکەم ڕۆح بەس پێم لە چێ دەترسی تو دیارە ئەو پیاوەی ناناسی کورە سەباح چ مریشتی سەر ببڕی چ پیاوی سەر ببڕی برام ئەوها دلیل زۆر لە سەباحی ترسی بڕۆ لە کەریمی بابت پرسە ئەو باشی دەناسی کەریم کاج کەریمی بابم لە چێ دەناسی باشی دەناسم بابت وا 6 ساڵە لە حەبسخانەی کەتێن بەلاش و عەلاش عەلا کولین دنیا ئاو هەیە 20,000ەکەم بدێ و با نەجات بێ ئێستا ئەتۆ بەس پێم سەباح مایە یا مردیە مایە يعني سباح مایە سەق سەباح هی بشینەی عەمر يعني بابم 6 ساڵە بەلاش ئێستا وەختی هەندێ نییە پێت برێم لە چێ یان نا ئەدی لۆ پێم ناکەی ئەدی ئەم لە سمێنێک ئەو چەنە سەرم لە چییە زۆر باشە بەڵام یەک ڕجام هەیە ڕزای چ دەورە با بچینە ژۆرە پێ برێم وەرە نە باسم بکەن نە بتبینەوە نە بمبینیەوە
زال لي كم بالا شر صباحي بدور بم باش ئەو دەنە سەباحی دەسێ ئەدلو پێم گەری لە چێە پارە ئەدی تو نازانی پارەکان خۆشویست ئەو هەموو عالەمە خۆی بە قوربانی پارەی ناکە دەباشە دەبا بچین پارەکەت دەنێ دەباشە با منیش پێ درێم سەباح لە چێە فرمو فرمو يا ربي خواني يضري والله يا حاج عثمان لوتي خزاري رحمتي تنيشي تسوي كديما نانا جوها بتام خوش النخواتي يا ربي بلازم دستكان تخوز بي يا ربي عبين اللي وسام برأسيا مش حاسدك محشي زمان قالوا نادي بخوي يا ربي ما بركت بيك تنا ومارو مدار فرمو ليش فرمو أري بيرز أو تسانين تخوا يا ربي بلازم دستكان تخوز براسي خوارنا چي بلزد بو دبي قدنش ما آزاد كي أو زور ما عندي لا كردي قدنت خوش وعذابي وعافيتك بي أو قسيت ديكي واستعمدي أمنتو ببرعاش قوري خوندانا بو بابرا دينستين يا ربي فالك زمانتان لك أري وستا مزيد في مناري وزي تسالخانة كدكو تخوا والله الحمد لله خواني يبردي عود الصوري الحقي من أركانشن باختياري وهالقول زور فيها وبينا قالك ما عندينا كده وستا مزيد أورو نعمتها نعمت بياو دو من داري صالحي هبي والله يا حاج عثمان الحقي من لم دار كان قرر رازمه برا عندك تسلم ليك شتي بقسمنك وستا مزيد لا تسبق صدنك والله لميز اشتاق لميزكم ده الصورة توا برا ناز عن كل في عمري محاجي دريبة ما يشتشي وستا مزيد والله يا حاج عثمان عليه والله وين وافتي بيها إيه بيملي وستا مزيد أو إيش تسيا بلك متوالي يا ما تبدأ والله قال من الحاج عثمان دزاين سيا قال ذا فكر لويدك كموا دليم إيش جواب كما كي أودام كموا أشتم بالله خويتي ونيا هو أوي زاهرة وخرته هذا عثمان مقصد شيء زاهرة وخرته إيه غير بخديها باسي بخداري ناكدي ها كان شيء كديات وندنا شيء دراية ولا حاج عثمان مقصد خوف نعم يا سيدي تنيش تمسول بي دم هي فارنانة تجرم سعاك خدمتك أدي لا حول ولا قوة إلا بالله واستعمزته براستها وراني والله براس محادث ما دخول صعبة شداك كرة زميل تها أتو ميزان تها ده تيبو آخر الأو مدرب بدس الزرداتشي إيه خرا حاج عثمان أجا أبن لبا من دارك كان نبي أمجن بلوتسيا هلا بخات جوانها واستعمزيت أتو لكن يكشي بازوك كديناي نديد بي قابل الأردن بهتاش بك دي برام حاج عثمان بأم برسيارة شلتوتك فرمو تخوا مالي بيجن وكو عاشي عاولي برايميا بري والله واه برسيارة شتكليبك تخوا إنسان بجني يتيم دبيان بداكو بعدي والله بجني دينو مدك حاجي واستعمزيت زور زحمة الزرداق لقى مدانا إداري بك قمي بو أقريمك باش نية ايه حاج عثمان تخوا دي او حالة من صارت هداما اتو اقل لما روح حالي منها كل لقرت بس بياو دبي خوي بكاتا قرباني مداركاني اهي حاج عثمان امن لو في ببيرم دي شغل وزغار دم كانوا كاتب الام دار عندك ايه كاتب مش في يستمع صراحة بخوش دزاني اقا مارك جني نبي قد صراحة دخولناك واستعمزي دزانم بس وشي جلد هنا بزانم كله بقش مزاري مدارن دزاني هيك هاكا تيمناقن جلودة بقش مزاري مدارن واستعمزي بري دزاني اتو هرباسي جي هنا بكي يكسر وضعك تكتي بري لوكا دزاني لو واستعمزي لو من داركان سبنا فوق اللويدة كانوا دري باب مان بيلوو سبنا عمري خوايدة دكاو لينجي آواده بيتن زرداق دي تسبب ماركي داري سن فارا بولي همرا خويدة اگر اوجنا من دارش اللي تو هبي يكسر كارساتشي گورا رو دادا پاشاني يكسر ماركا آغري تيبر دميتلو كسا زاني سيني دي او ها بري من دار بونا وعن فكر دكانوا كل اري والله وها فكر دكانوا لو مقصد سياسة حاج عثمان ادي تدبير سيا من هتكيني او هابي بنوان بموتنش تمسول بي واستعمزيت دتري بدس خود من داركان فوتيني
إيه كرة كاك حاج عثمان أدي تكبير مسيحي لازم تسيح من إحنا وها بميني لازاني اسمك إيه هرو مداركان هميان خلك ولا ماري زوانا دامني إيه قسان لك بريكاك المقصد ميد من جنبنا رأيت أنسيا والله حاج عثمان هو راستي بي هيك دو زار فكري هم ديم كرديتوا طبعا قدر أثناكم والله أبك يا رجل أتصلت من صايدك قتلي وانا بينا وسام أمي سيدي هناك وتجنبني باش فكري لي بكوا دبروا عزلي نكي لو شيء باش نير هي حاج عثمان هو إذا ماران نيا أقال حاران نيا أتو دردي بيجني نديت يا خواب روزينك أدور بي يا ربي ليك بقومي أفضل دزاين دردي بيجني كوا وسام زي الدنيا الوابو أورو لتوقع واس من إلى من دقمي بس أمن يقل زامي ذاك حاجز وسام زي دبي بياو أقل جنيش هنا لا أو كفي خوي بيرديني خوي بوشتو سمير النبي قش مزاري مداران دوان لي بيني قوتي ما والله خصك بالشكل بيخون ده شوية حاج عثمان بابا عشان تدخل اي دست خوش دانشة چیجم دانشة سنار دموين نصحتك بكم چیجم او قصاني من وكو قواري لجيد بي دبري بابا سام چیج که مردی کردو چوە ماڵی مردی خۆی ئەو مێردە دەبتە کەسی دەبتە کاری دەبتە داچی دەبتە بابی ژن دەبی ئاگای لە خۆی بی ئاگای لە مەسلحەتی خۆی بی ئاگای لە ماڵی خۆی بی تێگەیشتی بابی من بابا قصتك چه لو قصانا مەقسەدێم باش شێ دەگەی چنار دەبی ئەتوو بزانی بە عاقلی خۆت فکرکەیەوە بە دەستی خۆت هێلانەی خۆت تێک نەدەی ئاگات لە ماڵ مێردی خۆی بی ژن ئەو ژنەیە کە چوە ماڵی مێردی خۆی دەبی ئەو ژن و مێردە لەگەر یەکتری ئەوەندە باش بن لە ناو یەکتری بتاوێنەوە مەسلحەتی یەکتریان باش بێ چیژم بابا ئەمن کۆچرم زۆر خۆش دەوێت هیچ تەقسیریشم نەبوو بەرامبەری ڕاستە چیژم ڕاستە باشە پێم برێ کۆچەر چەند هاتی دەدوو دەتا لەگەری بچیەوە ماڵی و لەگەری بچیەوە ها لە بابا کۆچەر لۆی باس کردی کچێ چیژم ئەمە مەعەدە لەگە کۆچەری پێکەوەینە هەموو دەمێ لە شەریکەینە ئەوە ڕۆژێک لەیم لێک گوتم کوڕم کۆچەر تەواو نایە بەرچاوم گلەیەکی گسکۆکەم لێ کرد ئەوەی دری خۆی هەموو لەو من هەڕێشت هەمووی باس کرد بابا ئەوەی ڕاستی بێمیش زۆرم گلەی لە کۆچەر هەیە چیژی گەورەم ڕاست و ڕاست پێی برێ ڕاست بڕۆ ناو مۆزوعەکەی ژنمێت ئەو وەختەی مشکلیان نابی کاتە قسەی لێکی نەشارنەوە بابا پێم گوتیە ئێ بڵێ چیژم بڵێ چییە گلەیەکان لە کۆچەری چییە بڵێ بابا دو سێ جارم پێوتوە دەمێ ماڵی سەر بەخۆم بۆ بکە ئەمەش حەز دەکەم ماڵێکی سەر بەخۆم هەبێ و بەخۆم تێیدا بژین چنار چیژم ئەو قسەی خۆت یانی داکتە بابا ئەوەی ڕاستی بێ ئەوە قسەی دایکمە چیژم چنار ئەمێن داکت باش دەناسم 25 ساڵە لەگەرەمە باش لە مەقسەدی گەیشتیمە بابا مەقسەدی چییە ژیان دەیەوێ ماڵە تو تێکدا و ئەتوو کۆچەری لێک کاتەوە هێلانەی بەدەستی خۆی لە تو تێکدا بابا ئەو بەڕاستیدا بەڵێ چیژم بەڕاستیمە بەبیرت نایە وەچی ئەتومدا کۆچەری داکت سفەرتەنەشی دروست کرد چ مشکلە چی ناوە تو داکت باش ناناسی ئەمن دەیناسم ئەمن عمرم لەگە بردیتە سەری بابا ئەمن کۆچەرم خۆش دەوێت پەنجەیەکی کۆچەر بە هەموو دنیا نادەم ئافرین چیژم ئافرین ئەمیش ئەوەم دەوێت ئەتوو مەسلحەتی خۆت باش بزانی داکت هەموو جارێ قسە لەگە دەکا و ئامۆژگاری دەکا بە حسابی خۆی مەسلحەتی توی دەوێت ئەمان باش بزانە داکت لە مەسلحەتی تو نییە هەر چیژە کاتێک داچی نسحەتی دەکا دەبی باش بزانی ئەو قسانە لە مەسلحەتی وی و مێردەکەیتی یان نا چیژم بڕوات هەبی بڕوات هەبی هەموو قسە کاتێک داکلۆ دەکا هەموو چیژەشیش نەکەرەت و دەبی قسەکان باش هەڵسەنجێنی بزانی لە مەسلحەتی وی و ماڵ و مێردی دا یان نا شەرتنی هەموو داکە لە مەسلحەتی کچەکەی خۆت قسەی بکە لەوانەیە داکە هەروە بزانی لە مەسلحەتی کچەکەی بەڵام لە ئەسڵا زەرەری لێ دەدا بابا ئەمە لۆم دەزانی ئەو قسانی دایکم پێم دەڵێ ئەڵهەی دایکم فێرم دەکا ئەم دەزانی لە مەسلحەتی منە ناکچم ناچیژم وە نییە هەمووی لە مەسلحەتی تو نییە بابا جان قسەکانت هەمووی جوانە بەڵام بابا ئەمیش حەقی خۆم لە داوای ماڵی جدا بکەم حەقی خۆتە چیژم حەقی خۆتە ئەتوش حەقی خۆتە ئەتوو هەموو کچە کاتێک مێردی کەت حەقی خۆیت بستە ماڵەشت بەتەنێ بەڵام ئەتوو لە قاتی سەری چڕبتت بەوان وە نییە دوای ئەوان چێنە مام و مامۆژنی تونە الحەمدلله وەزعتان باشە و لە قاتی سەری چ علاقەت بەوان وە نییە و هاتووە لە سەرەوان نییە و ئەوانیش فەقیرن گوناحن پیرن چاوەچ لەوان دەبی و خێریشە چیژی گەورە بابا ئەگەر ئەو ڕۆژ ماڵی خۆم بۆ نەکا سبەی ڕۆژە هەر دەبێ ماڵم بۆ بکە دەبێ بۆ بەخۆشی نەبێ
قسەکەت جوانە چیژم هەموو کەس دەبێ ئاخری هەلێک جیاواز بیتەوە بەڵام ئەمن مانەعەم نییە بە شەرتێک لەگە حاجی عوسمانی مامت و کۆسەری دادەنیشین دوو قسان دەکەین ئەگەر مەسلحەت بی وعد بی ئەمش خانێکی باشتان لەوە بگرم کرێکەش ئایدی خۆم بی خەمت نەبی بەس حەز دەکەم ئەو مبادرە لەوانم بی کەسی گەورم با ئەوان داوا بکەن نەک ئەمە داوا بکەین ئەتۆ عەقڵی بەجێ بابی خۆت دەکەیت یەک ڕزاشم هەیە لە چیژی گەورەی خۆم ئەو قسانە ئامانەت بی داکت با نەزانی بزانی شەکەی تێکدا باشە کەسی خۆم لای کەس باسی مەکە بابا ئەمە دەڕۆم بڕۆ ئامانەتی خوای بچیژم بڕۆ خۆ حافیز بی سنار بەڵێ بابا سنار وەرە چیژم وەرە باش ببینم هاتەوە چیژی گەورم ئێوارێک و سەردێتەوە دوود زرچ خۆت تێکنێ و ئەشیان بشەفت حەزکە و لەگەری بڕۆ ماڵی باش کچم بەڵێ بڕۆ ئامانەتی خوای کابرا تو چییە تو خەرفایە تو چ لەو بەزمێ لا حول ولا قوة إلا بالله ئەوە چێ حاجی لۆ قسانە بە خۆت دەکەی کسی وەستا مەزید نییە لێ بوویتە کوڕە چارەساری دەرێ منش نێدەینم ئەڕۆ لۆ وەڵاهی برێم سێ لە وەستا مەزیدی بنسە ئەو نانە چاکە لێ بردە قۆزە خۆ چاو کۆرەبی هەیش ئەجاوە لە وەستا بەجیدی دەوەشێتەوە وەڵا برێم چ پیرۆز وەستا مەزید نییە تازە دەوێتی لە پیری بستەوە لە هەوێری ئەدی باشە نابی حسابەچی لە ئەو مندارانە بکە کودری دێ مندارانە بخاتە بەردەستی زڵداچی وەڵاهی پیرۆز کە ئەو مۆزوعی لەگەرم کردەوە هەر وەشی منزەری دەکورام خەریب و ئاگرم تێبەبی باشە حاجی دەبی مندارەکانی ئاگایان لێبی پێناسی ئاگەیان لێبێ نازانم پیاو لەو هەندە بێوەفانە هێشتا کردنی ژنیان زەر نابی داوای ژنێ دەکەن کسێ پیرۆز چما هەموو پیاو گۆچی یەکە پەندەی دەستی وەچی یەکت چما هەستا مۆزوعی وەرژێن هەستا با بڕۆ چایشکەم نەتیبێ هەستا دەی وەلی ئەمنیش هەراوها لە تو گەیشتیوە لێ هاتیمەکنە تو وەستا قادر لەوەتی چاوم کردەوە خین بەری چاویمانە گرتیا مشکل لە ماریمە نابڕێ 24 ساعتی خوای بام بەحثی شەڕ و کلاشکۆف و تفەنجی دەکا لێ حارچی بۆ حارەگەیە وەلی ئەمن ئەوێ ڕۆژێ سەرەکم لە بابتدا لە سزنی مەراوا تێ بگەم بابت هەر لە سەفکرێ قەدیم مایە وەستا قادر خۆ مشکلە هەر بام نییە سە ئاگرە ناو ماریمە بەربوو مەقسەدت ڕەجەی براتەوە نییە ئەرێ وەڵا وەستا قادر جێ بامی گرتەوە و خین بەری چاویشە گرتیا کاکە منش هەر لێ نهاتم لەمارە بتبینم چکە دەترسام ڕەجە پێکەوە بمان بینی مشکلەکی دروستکە وەستا قادر چەند حەز دەکەم هەمومان لەو گوندەی وەکو برایان بژین و هیچ مشکلەمان نەبی کاکە وەلی ئەوی خۆی بە کوڕی ئەو گوندەی بزانی دەبی ئەو هاف کرد بکاتەوە دەبا بچینە ژۆرەوە بۆ بارانیش وەستا قادر ڕەجا نسخەی دوێنی بابم هەندێک جار تەماشا دەکەم ڕۆ غەزەبی بام هەموو نیمچوانی بیدی کاکە وەلی ئەمنی ژۆی هاتیمە گۆتم باکو تەبیرە چی لەو مەسلەیە بکەین ئەو ڕق و غەزەبەی وەکو لێری بزانم حاجی مستەفا شێرۆ ئەتیان ڕاستواری لەوە مەسەلەیە کاکە ئەوی ڕاستیوی ئەوان ئەمیان نادیە بەس ئەو خەمە خەمی هەمومانە با لاپەڕەکی مێ بکەینەوە تیلی نێنی خین بڕژێ وەستا قادر هەموو هیوە ئاواتمەوەیە بەرام چ بکەم ڕەجەی برام دانانشی وەلی مەسەلەکە هەڕەجەی براد نییە لە وەستا قادر کەسکە هەیە بەرێ هەیە کەریمی بابت کو دەزانم کاکە ئەوەی ئەمن بزانم کەریم بابت قسەی باشە بۆ ڕەجەبی ناکە دای من تاریکی دەدا و دەوێ ئاژاوەشی دی بنێتەوە لە گوندی وەستا قادر کو دەزانم کاکە ئەوێ ڕۆژێ ئەمن چوم سەرەکەم لە بابتدا لە سزنێ ئەو تو چێکم بام لە حەبسخانەی بەرێ ئەمن چومەکەم بابت لە حەبسخانەی سەرەکەم لێدا و پێم گوتم کاکە ئەمە خزم یەکین و خەرچی یەک گوندینە باچی دی ئەو شەڕ و ئاژاوە لە گوندی نەمینێ والله هیچ شتێکی باش کرێ هەر ئەوەش دە چاوەڕوان دەکرێت وەستا قادر بەرام بەداخەوە وەڵڵاهی ئێستاش بابت پێ و دەستی بکەنەوە ئەو گوندەی وێران دەکات ڕاست دەکەی وەستا قادر خۆی شیری هەتا پیری ئەی بام ئەوەیە کە ترسی ئەو خدای لە دریدانی و فکر لە قیامەتێ ناکاتەوە ئێستاش دەستی بتەوە دەوێت خێر و خێراتی ئەو گوندەی هەموو لە خۆی باو ماری حاجی مستەفاش وێران کە کاکە وەلی ئەمن هاتیمە بەری ئەو لافاوەی بگرین ئەوەش باش بزانە ماری حاجی مستەفا هیچیان لەگەرم گۆنیە و هیچ بە تەماژی نەهراتان لەگە بکەن خوا خێرام نووسێ ئەمیش هەر ئاوا لەوان گەشتم حەز دەکەم ئەوانش لە من تەمین بن ئەوان لە تو تامینن
دەزانن ئەتوو لە خێر و بێری ئەو گوندەی زیاتر هیچ ناوێ بەس دەیانەوێ هاوکاریان بکەیت لە چه هاوکاریان کەم کاکە بە هەموو لایەکێڕێ لە ڕزەی بگرین نێرین ڕەزە مشکلە لە گوندی بنێتەوە دیسان ئەمن ئەو ڕۆنیە بۆی شێر دەستم دەزانم ڕزەی برام شتێکی لە من سەری و ئەم ڕکابەرایەتی دەکەم خوا گەورەیە وەلی ئیشاڵڵا هەموو شتێک چا دەبی بەس برام بە تو سار نەبیەوە هیچ خەمن نەبی ئەگەر ڕزەب هەشتێکی بکاتن ئەوە جار وەزعی ماری مەتێک دەسی ئەجا وەزعی ماری حاجی مستەفای شێرۆ ئاواز چ دەوێ بینەکە تەواو ناتبینم دەرێ شتەکەت هەیە و لێم دەشاریەوە نا هیچ نییە ئاواز هیچ نییە شێرۆ ئەمن خێزانی تومە ئەوە چەند سارە پێکەوەینە مشکلی تو مشکلەی منە جا حەز ناکەم هیچ شتێکم لێ بشاریەوە ئاواز ئەوی ڕاستی بێ من دوو مشکلم هەیە دوو دەبرێ بزانم چییە بەشکە بتانم یارمەتیت بدەم یەک لەو ئیشەی کە لەگە جەماعەتی ئاساریش دەکەم هیچ مرتاح نیم دائیمەن خەفەتی پێوە دەخۆم دووش پێناچی ڕەجەبی کوڕی کەریمی وازبینی وا هەز دەکەم دێوە مشکلەکمان لە بۆ دروست بکە باشە لۆ لە ئیشی ئاسارەکەی مرتاحنی هیچ بووە ئەلحەملای پارەکی باشت دەدەنێ ئاواز هەموو شتێک پارە نییە ئەمن هەرچەند تەماشا ئەوانە دەکەم پێناچی جەماعەتی ئاساری بن پێدەچی ئەوانە دەستەک دەست بن و بێن بیانەوەی خێر و بێری گوندەکەمان هەمووی ببن باشە هیچت لیان دیتە شتەکی وام لێ نەدیتینە بەران دەبینم هەر چپە چپیتیان لە بینی یەکدی و لەو گوندەش بەس هاتوو چێخوا جەعفەری دەخەن باشە ئەوانە ماڵی چێخوا جەعفەری لە چێ دەناسن دەستی دەناسی ئاواز لۆت وا دەزانی چێخوا جەعفەر پیاوەکی زۆر ساڵحە بە زۆری زۆرداری خۆی کوردیتە چێخوای ئەو گوندەی و کەس کەیفی بە ڕووچاوی نایە شێرۆ حەز دەکەم زۆر لەسەر خۆلۆ ئیشەکەی بچی تخوا با منداڵم یەتیم نەبن ئاواز خەمت نەبی ئیشاڵڵا من قەت شتەکی ناکەم مەنگۆ خەفەتبار بن باشە پێم برێ ڕەجەبی کوڕی مام کەریم چی دەوێ برێم چی دەوێ هەروە خەنجەری لێمان دەسوی و هەڕەشەمان لۆ دەنێری ئەدی بابت ئاگای لێیە ئاخ لەگە بابم قسەم کردیە ئەویش زۆر بێتاقەتە بە وەزعەکەی بە تایبەتی پاژەوەی مارێمام پشتیان تێکردین و نەهاتنەوە گوندی باشە ئەتوو بابت بەنیازی چنە نازانم بەخۆشمان سەرمان لێ شێوایە لەلایەشی دیش ڕەجە بەفەندی بە قسەی بابی گەرم بوو دەیەوێت تۆرەی سزنبوونی بابی لەمە دەربینی نازانم ئەو گوندەی مەلووە بە موشکیلەیە بریا لێرە نەباینا لە جێیەکی کە باین ئاواز ئەگەر مشکلە هات بەرۆچی گرتو لە هەر جێیەکی بیوازت لێ ناینی شێرۆ ئەمن زۆر بگەم بە بابت دەستێت نازانم کوڕ بەسەرە و بەرگەی ئەو هەموو خەمەی دەگرێت نابینی بابم کوهشی بوویتەوە بڕواتە بێ هەمووی لە خەمیمەوەی لێ هاتیە وەچی چاوی بە من دەکەوی هەناوی پڕی خین دەبیت باشە لۆ بە قادری کاکم نارێت دەکەن مندارەکانی کەریمی بەشکەوانش دێنە سەڕێی ڕاست پێم گوتیە وەستا قادر لە مێژە خەریکیە و ئیشەیە فەقیرەی بەو مۆزوعی وە هیلاک بوو شێرین خوا زۆر لەسەر خۆبە بە قسەی منداڵە چوەکی ڕەجەبی هەر مەخەڕەتێت ئاواز بڕوا ناکەم کەس هەبی لەو گوندەی بەقەدەرە من حەزی لە خۆشەویستی و هێمنی بەران چ بکەم کە شەڕ بەردەرکەم بگری ئەی هاوار سەبرت هەبێت مشکلە لە پیاوان دەقەومێت پیاو ئەو پیاوەیە کە مشکلێکی لێ قەوما بە زیرەکانە حەلی بکات خوا شێرۆستە چیوا مەکە قەت ئەگەر هەتا دەمرم دڵی ڕاز لەبەرکەم هەرنا لەبەر خاتی کارژینی خوا گەورەیە ئاواز بەران حەز دەکەم باش بزانی ئەمن بەبێ پرسی بابم و قادری کاکرد هیچ ناکەم خوا شێرۆ زۆر ئاگار لە خۆت بێ با لە پەنایەک زەبرەکت لێ نەدەن ئەی خوایە دەبی کەنجی ئەو گوندەیمە لە شەڕ و ئاژاوە و مەشاکلی ڕزگاری بی کاک ڕۆستەم عەبد وەرە هینام چتینە کاوەرە با بینم
پارێکی باشمە لەوە باش عەبد پارەکە هەموودا کابرای بەرێ هەموودایە کابرا دەیگۆ 9 سارە هەرم گرتو یەک دوو جاریش لەودی هاتینە بیبەم بەران لە ساڵەکەی ڕێک نەکەم پارەکی کەمان نەدایتە کابرای لێ پەشیمان بیتەوە بە بابەوە خەنی بوو وا تێدەگام خێرەشی گەلە باش بکە چونکە دەوروبەری هەموو بۆ زمورد و بەردی پیرۆز نەخشایتەوە باوەڕ ناکەم لە دنیای چار شتێوە هەبی ئەوە زێڕ و گەوهەرە زێڕ و گەوهەر باشە کاک ڕۆستەم پێت کووە لە بۆ فەیزی بەجی ببەم نا عەبد نا ئەم بە خۆم لۆی دەبم حەز دەکەم ئەم بەخۆ ئەو خەبەرە خۆشەی بدەمێ زۆر چاکە کاک ڕۆستەم بەڵام حەز دەکەم لای فەیزی بەجی باسم بکەیت بەڵکو شتێکم نۆ سەرفکە ئەوە قسەی عەبد نەک شتێک وا دەکەم بەسەر دابارێنی دەزانێت تو شتێکی چەند مهمت کردیا زۆر مەمنون کاک ڕۆستەم ئەمن هەردەم لە خزمەت دامە عەبد بە حەیات خۆت ئەو قسەی لەکن کەس نادرچێنی دوای خەڵکی پێمان بزانن تووشی گۆبەندێکی دەبین گۆبەند لۆ تووشی گۆبەندی دەبین ئەوە لە چێ هاتیە کوێ تەواو معنای ساحێبی هەیە ئەتوو برێ ساحێبەکەی دەستی لەو شتەی نەشتبی نا چونکە لە هەموو دنیا ئیعلانی کردیا لە هەر چێن دەرئاساری هەیە دەبی لۆی بگەڕێنەوە باشە ئەمە لۆندە پارەژی زۆرمان بۆیدا ئەگەر لە دەستمان گیرا ئەگەر بەبێ دەنجی بیفرۆشین و قسەی نەکەین ناگیرێ لەلایەن منەوە تەئمین بە شتێکی وا ناکەم تەسی لە بەرژەونی هەردووکمان بکە زۆر تاکە عەبد ئەمی شەرەف هەم تەمەشاتی کردیا لێستن سارەکە من مایەوە ئێستا جێ بدەمن بەرێ کاک ڕۆستەم ئێستا دەچیەوە سەر ئیشێ بزانی ئیشکار کو دەڕوە ئەمیش دەستنەکەم فەیزی بەجی بزانم زوو تەرتیبی ناکاو ئاودیویکە زۆر چاکە باشە بەس ئەمن هەتاکەن ژینی لێرە بمینێمەوە هەتا بەخۆم دێمەوە گوندی ئەمن هەندێک ئیشوکار هەیە لەوێن دەرێ دەبی جێبەجێیان بکەم ئایدنیش لە دوی ناردیمە دیارە ئیشەکە زەروریە ئەگەرنا کو دەرێ بە فەوری دێ بگەیلە باشە ئەو شتێ لای ئایدنی باز دەکەی نا پێویست ناکە ئەو بزانی ئەوە خەمی ئایدنی نییە ئایدن خەمی گەورەتری هەیە باشە ئەگەر ئەم چمۆ سەری شەوکرێکەکان داوای مانگانیان کرد برێک کاگرۆستم لەو دووسێ ڕۆژەی دێتەوە هەموو شتەکان لەگەر خۆی دێنی زۆر چاکە بەس وەچی پێم گوتی عەبد هەندە دەودەوانەی لەگەر کرێکارەکان مەکە باشە باش بەسەر چاو باش ئەو جانتیان دێ با بڕۆین ماندی نەبن ئەی بەخێری مەنجە باش وەش بیخۆڕم چۆن باش سەلامەت بی بەخێر بێ مافیاقەت چۆن باشن کاوە باب لە چێە باب مۆلەم دی دانیشتیە دەبڕۆ بانجکە خێرە چیشت پێ بوو وڵای هەندی ئیشم پێ بوو بینی خۆمان دەبرێ بزانم چێ فەرقی من و بابم چییە بەشک بتوانم ئەم ئیشەکەی تێک بینم ناکوڕم ناویشتە بە تو جێبەجێ ناکرد دەبڕۆ بانجی بابەتکە دەبرێ مام دەبال برێ قابل ئەمن بێگانە بووم لا حەول ولا ئێستا بانجی دەکەیان بڕۆم باشە باشە و دەچم ئەو هاتوورەمەڵە کوتوڕە نابم بۆ سبەی دەرە خێر و بنیشە پێم نووسایی هەوکەکەی پرسیارم نەتوو کرد ئەو دەمەجامدەوە باشە باش بۆ سبەینە ساڵحانە دەری سیروس ماق خواردی مات خرانە بێت ئەو هاتووڕێی سیروس ماقم نەخواردێ ژەهری مارم خواردیە دەزانم ئەو گارەگارە دوێتیە هەر لەوەتە بابم تێبگا ئەمکە دەرێن لە بن گوێی دەستدانە دەزانم چی شتەیە کوی دەزانی نەتبیستێ دەرن ئەو قسەی ئەو ڕوو بە پارە دەیکڕی سبەینێ بەلاش دێتە بەردەستت بەس باسم گاچی باب دەبڕۆ بانجکە تخمە سەگ ئەتوو بڕۆنی نوێشی بەیانیانە بەیانیان داروبارەکەس بەخوا ڕەنگ و ڕیان خۆش و برنج بووینە ئەو سار هاوینە سێبەرەشی خۆشی دەبی ئاویان بدەین ئاو بە بەخەی بدەین بابا بابم ئەوە زەبار هاتی زەبار زەبار کاری لە چێە ئەوە لە ژۆرێ دانیشتیە دەباشە کوڕمە تو ئاگات لێرە بی ئەم دەگەڵ مێز و شتانە بسڕەوە باشە بام نزام تیشی هەیە بابا باب دەرێم دەبی زەبار تیشی هەبی وەرە کوڕم نییە نا هەندێک ئیشی بینی خۆمانە دوای تووان دە لەستان دەپێتەوە های بابا بینی خۆتانی تێ کێنی ئەتوشت لە من شاردەوە کوڕم نەم شاردیتەوە تو هەندەی بەسەر دامەچ و ما تو ئاگا لێرە بی باشە بابا ئاخیرت خێربی بابا والله ئەم هەستی مەسەیە بە پێدەچی هەستی بە شتێکی کردبی سلامەتی وەستامەزی چۆنی وەزنێت ئەحواڵێت والله کومین ئەوە مایلە ئەوە لەگەری دەڕۆی لەگەری بڕۆ لەگەر ئەگەر نالافاو دەت بە هەی زەبار ئەو ڕۆنیە لافاوەمنی بردیە لەو ڕۆژی خەزار سەری لە بنگرینە ئەمن هەرخن کایمە
وعفوت كتلو شوي من ساعات شي خوفي دكني هذا او تنشتي دكم كورجي مدري لباش هر هولازك نشيك هي خوانا خواسته و بخفت توشي زلطه نبي او دمرسه كمان نبيتو بخوري ايه والله او اندر شويه بران همو خطعت كاكا دخمك خراب كوستا مجيد وبارك بوقر نخطاي خود لو كاكا تو زرعن ناكي لكن من داركانش باسكي خميس سدي بخون كورا كاكا تو نازاني من داركاني من تقد من سمارة كمان تازا هاتبو ديكو بابا وزباتي ايشي فيك تستانا بيني هيا او باش ببيرم هاتوا تازا واي تورا كردم خريق بيك زليلة بنجيدم والله زبار من وازك او التماسي بشتكي كردبي عليه والله ايه دا كوايا لكني باس بكو باب بريتوا والله زبار دترسين بخلا بردهم راوستي وبروم بتقيته وتوشي سريشان بكا كورا هاي مارد خراب نبي خوتي انتي نيبرو بتقيتوا برو دوغري موزعكي بو باسكو ايه بازارتان كوها بازاري كوتان والله باش باش هو زوتك وكشن لو حاضر كتير زاري باسس كتبوس هذه والله تسبكي لو او هاي اي زندقة سهرة والله تماشي رنجي كوتيك سوا داني كرم داني دبرو فرم قال دري بو شتانه خلكو برو اره بابا بابا اواري مودكي لوري خولي دا بسايا ايه وقت ما عندكم بارب دي باش كتايكم وخيميكم هو كورم برو وازم لي بينا وقتي موجده وكهرباء وطلماتي دبرو يشمه برو اگر او شو كهرباء نبو غارغارو بوربوري لبنجي من نكي برو او بار اللي برو باري بدو يشكل زي برو يشمه لي كموا تو برو نتسمبسر هاتين تسوون دانا ايه وستا مزيد بابين وسر موزوعكي خوما تخوا دم تشيليم قري والله او خوري صار جري قلتم